بەخوا برا پیاسەیە خۆشمان گرەزانی ئاو پیاپیرەکەی سەعبەتی جایە گرەزانی و قسەی خۆش بوو گەنجەکە بۆ ناژی فرە خۆش ئارە وەڵام گلەی و ڕەخنە و نۆکتە و شتە خۆشیان لا بۆزانی بۆ نایی هەم گلەی و هەمیش پیاسەکە بۆ خەڵکە بگێڕینەوە جا بۆنە بێش پیاوێکی پیری ئەم شارە ئێژێ سەر پاکخانەکەی زوخاوە چێژێ چونکە شارەکە ئیشی مردەکە لە بین دوو حکومەت گیری خواردگە وەرگی دوو حکومەت بەم شارە تێرە کەچی خزمەتێ ناکەن بە ئێرە شارع بێ خزمەت پر تاسە و چاڵە خۆشی خانەکەی تازە مەحاڵە کوردی و عەرەبی لە دوو دیراسە ئێمانە نازانین کامەیان ڕاستە یەکلا ناوین و ئێمە سەروەکەین لە قەر ئەی وەزعە وەختە هەڵوەشێ ئەی گەنجەکەش بەخوا قسەی شاکی کرد کاکە گەنجەکەشی وت هەرچەند سەیرەکەم بەخوا مامەی پیر زۆر شتی شاری کردووە لە بیر هەر بۆ نمونە ساحەی دووگۆڵی پارک و سەیرانگا و شوێنی قەشخۆڵی ئاو کارەبا و خزمەت گوزاری نەمەسبەحمان هەستنە شار یاری ئەمانە هیچی نییە لە خانەقی ئیتر لە داخەت تو چۆن ناتەقی وەرە من و تۆش با بەم پلانە تەکبیریە بکەین بۆ پیر و جوانە بەشکم ئینشەڵا و هەردوو حکومەت گویان لێمان بێ و تا بێنە سەرخەت ئاوەدانیکەن شار خوددادات تا ڕزگاریان بێ لە داد و بێداد